سڵاوتان لێبێ ئەزیزان لە چەمچەماڵەوە لەگەڵتانم پامی خەڵکی چەمچەماڵتان بۆ گوازمەوە وەکو ئەڵێن چرا ڕووناکی بۆ ژێر خۆی نەبووە وەکو ئەڵێن لە چەمچەماڵیش ئەم پەندە بەسەریا جێبەجێ بووە چونکە ئەو هەموو کانزا و غازەی لە ژێر چەمچەماڵە هەیە سوودی بۆ خەڵکی چەمچەماڵ خۆی نەبووە بە ئێستەیشەوە خەڵک بەدەست نەبوونی کارەباوە ئەناڵێنن هەندێکیان باس لەوەکەن حکومەت نەک کێشەی چارەسەر نەکردووە هەندێک جاریش بارگرانی بووە ئێمە ئەمڕۆ هاوڵاتیانە دوێنیم بزانین ئەوان چی لەسەرەمە ئەڵێن و تا چەند سوودیان لەو غازەی ژێر چەمچەماڵ و ئەو کانزایانەی ژێر چەمچەماڵ وەرگرتووە ئێوەش لەگەڵمان بن ئەو غاز و داهاتە تەناتێتە گیرفانی چەند بەرپرسێکەوە هیچی تر کار کراوە ناڵێن نەکراوە وەڵایی سوودێکی بۆ نەگەنج نەکەس نەخەڵکی ئەم هەرێمە لە هیچ شتێ سوودمەند نییە. باشە تۆ وەکو گەنجێک تا ئێستا توانیوێتە لەو پرۆژانەی کە لەسەر ئەو کانزا و غازانی چەمچەماڵ دروستکراوە تا چەندێک سوود وەربگری وەکو هەلێکی کار بۆ دابینکەن کاری تیا بکەین بتەوێ نەتەوێ ئەم شارەی ئێمە یعنی لەژێر کانزایە کارژێن بەڵام نەمن نەکەسی وەک من نەگەنجی وەک من هیچی سوودمەند نەبووە هەلی کار نەڕەخساوە ینی هەڵبژاردنەکانە وعدی چارەسەری کێشانتان بۆ نادەن وەکو گەنجێک وعد نادەن هەلی کارێ بۆ دابین بکەن لە هەڵبژاردنەکانە ئیتر ڕکلامی هەڵبژاردن ئەڵێ بەقسەیەوان بێ ئێرە وەکاتە دووبەی بەڵام وانە دوای هەڵبژاردنەکان شتێترە. باشە بۆچی خەڵکی چەمچەماڵ بەم شێوازە فرامۆشەکرێ لە هەموو شوێنێک ئەو شوێنەی کە خاوەنی کانزایە خەڵکی ئەو شوێنە سوودمەندی یەکەم لە پرۆژەکان بۆچی خەڵکی ئێرە سوودمەند نابن لەو بۆ نمونە ئەو کارەبا و ئەو گاز و ئەو کانزایانی کە لە ژێر چەمچەماڵە وەڵایترەوە حکومەت ئەزانێ پەرلەمان ئەزانێ ئەوان پێ نەداون کە ئەم پرۆژانە سوودی بۆ هاوڵات ئێمە هەر کەسێ خۆی هەڵەبژێرێ دێ بە هەزاران بەڵێنەدا بەڵام دوای بەڵێنەکانی ناباتە وەڵای چارەسەر ئەوەیە ئەمانە لاتن حکومەتە لات سیخەتان بۆ حکومەتە نییە بتوانێم کێشانتان شێوەیە سیقەمان پێ نەما پێشووتر چیان کردا هەرەوەیان کردێت ئەم چەمچەماڵە من لەوەتی لە دایک بوومە چەند ساڵم لەوەتیە دینم هەر یەکە سەرۆکە ئەم سەر و چاوانەیە هیچ شتێ نەگۆڕاوە پارە و داهاتی ژەچێتە گیرفانی بەچکەی مەنسوولەوە وازانێ باوکی ماندێلا بۆ یعنی ئەی بۆچی منیش پارەم پێنەوێ بۆچی سارەی جامڕەشم پێنەوێ لەبەرچی هەموو لە هەموو شتێ بێ بەشەگەنج لە چەمچەماڵەوە لەگەڵتانم پامی خەڵکی چەمچەماڵتان بۆ گوازمەوە ئەم کاتە لەبەروی خەڵک مەشغوڵە بێ بە کارەباوە بە ئاوە بە هەر شتێ بێوانە وابێ خەڵک مەشغوڵە بێتەوە ئاگیان لە دەسەڵات نامێت وەڵایی من لە هەشتا لەم شارەیەم هیچ ئیسفادەیەکم لە غاز و لە نەوتی ئەم شارەیان نەکردو تەنانەت بە کارەباکەیشەوە کایسە دیناری ئیسفادەم لەم خاکە نەکرد ئیلا ئارەق ناوچەوان خۆم وڵی نازانم بڵم چی هەموو شتە لە وڵاتەی مەوایە ینی بەڕاستی هەر لە سامانی ژێرزەوی و سەرزەوی و توانم ڕوویەکەمان و هەمی بەهادەر چووە کەمیەکی کەم کارەبامان وەرگرتووە ڕەنگە لە شوێنەکان وەزعی کارەبامان باشتر بێ ئەنا هیچ سوودمەندێکتر نەبووین بەداخەوە یعنی کەڕ بووینە و نە بەڵێنی هەڵبژاردن بە گوێمانە درراوە بەڵام هیچی جێبەجێ نەکراوە چەمچەماڵ شارێکە لەو شارانەی زۆربەی قوربانی لەم شارە درراوە ئەمە وای کردو تۆزێ بەزەییان پیامانە بێ ئەیجینا ئەگەر تۆ بیتە ئەو بارەی کە بڵێ وڵای خزمەت بەم شارە کراوە ئەم بابەتانی لێ دەرێنی نەخێر ئێمە گیانمان بە مردۆکانمانە تا چەندێک وەکو هاوڵاتی چەمچەماڵ و خەڵکی چەمچەماڵ سووتان لەو گاز و کانزاکانی ژێر چەمچەماڵ پێمانە ئیستاکی چەمچەماڵ ئیسفادەی لەم یعنی هەو بەرومەی لە وڵاتەیە هەیە ئەو هەموو نعمەتەی لە وڵاتەیە هیچ تاچێک لە هەموو شوێنێکی دنیا ئەو شوێنێک کە خاوەنی ئەو کانزایەیە سوودمەندی یەکەم هاوڵاتیەکانی ئەو شوێنەیە بۆچی ئێرە سوودمەند لەم وڵاتەیە بالعکسە یعنی ئیلا بێس ئەوانی دەسەڵاتدارن لە بێژەوەی ئیسفادەی لێ بکەن خەڵکەکە ئەگەر یەک قەترێ مایەوە بەریان کەوێ بەریان ئەو قەترێژ نەمایەوە ئەوش ئیسفادە یەکێک لە گەورەترین شوێنی بەرهەمهێنانی هێنانی کارەبا لە ناو چەمچەماڵایە ئێوە وەکو خۆتان کێشەی کارەباتان هەیە سەرڕایەوە ئێو هەمووە کارەبایش لە چەمچەماڵۆم هاتە گەورەی وا لە خەڵک کراوە بڵێ ئەلحەمدوللیلا هەیە یعنی سابوونە چەمچەماڵ هەموو شارەکانتر لەواتێ باشتر بەس ئەمە باشی نییە یعنی ئەبێ کارەبا 24 ساعات دەبێ من 7 ساعت 16 ساعت لە 24 ساعت ئەمە کارەبابوون نییە بەیتر وان لە خەڵک گردووە بە کارەبای مۆلیدەشتانەیە
بەڵێ بەڵێ پێ ساعتێکی مۆلیدا بۆ تەواوکردنی بێتە باشە بۆ پێشەوەی خەڵک خۆ پیشاندانی کرد و با بڵێن جادەی گرت و تای سووتان پێشەوە چارەسەری کێشەکان ئەمان وا لە خەڵکەکەنا هەتا برسیت بێ بۆی بکەویتە دو بەڵام خەڵک برسی بکە ئەگەر خەڵک تێر بێ ئەو کاتەکە ئەڕوانێتە بڵ ئەم مینانی دەسەڵات چی بچیە بەس ئەم کاتە لەبەروی خەڵک مەشغوڵە بێ بە کارەباوە بە ئاوە بە هەر شتێ بێوانە وابێ خەڵک مەشغوڵە بێتەوە ئاگیان لە دەسەڵات نامێنێ بەس ئەگەر خەڵک تێر بوو کارەبا باش بوو ئاو باش بوو ئەو کاتە خەڵک مرتاحە بێ ئاگاداری هەموو وەڵی هیچ شتێ نیە بووە وتن ئەم هەموو قسەیە بگری سپادەی نییە لە وڵاتێ مەگەرە بەخوا من کەسێ نابین یعنی پەیامی بۆ بنێرم لەو کەسانی کە بوونەتە ئەندامی پەرلەمان و خەڵکی چەمچەماڵن ئەندامی ئەنجومەنی پارێزگان وعدی چارەسەرکردنیەم کێشانیان نەداوە کاتێ دەنگتان پێداون هەزار وعد درا قسە ئیسفادەی نییە خەڵک مێشکی پڕ بوو لە قسەی بەلاش ئەی تەواو خەڵک تاقەتی نەما ئیسفادەی نیە هیچ وەڵامی من داواکاریم بەگەز نێمگارە خوا چاکیشکە شوێنەکەنەوت هەبێ پترۆ دۆلاری بۆیە واتە خزمەتی ئەو شوێنە زیاترە کرێت چەمچەماڵ نەیتوانێت سوود لەو داهات و سامانە ژێرزەوی خۆی وەرگێت وەڵی تا ڕادێ باشە چی بۆ کراوە بۆ نمونە وەڵی هیچ وای بۆ نەکرا وەڵام تا ڕادێ باشتر لە چا شوێنەکان ترا چەمچەماڵ باش ئێستا یەکێک لە گەورەترین محەتەکانی کارەبا لە چەمچەماڵەوە ئەنێدرێ بۆ شوێنەکانی تر چەمچەماڵ توانیوێتی سوود لەم کارەبایەوە وەکو پێشووتر بینیمان خۆپیشاندانی زۆر کرا تا ئەوەی هەندێک لە ساعتەکانی کارەبای بۆ زیاد کرا لەم کاتەیە باشە لە چاوخوا لە چاو شوێنەکان ترا چەمچەماڵ باشترە بۆچی هەتاوەکو خەڵکی چەمچەماڵ خۆپیشاندان نەکا کێشەکانی بۆ چارەسەر ناکەن بەڕای تۆ هۆکار چییە بەدەمی ئەو خەڵکەوە نایەن هەتاوەکو خۆپیشاندان نەکەن وڵای وە کارەکەی حکوومەت ئاور لەم خەڵکە نادات بار وڵا لە بە هەڵبژاردنەکانە هەموو وعدەدەن چایکەم بەڵام دو هەڵبژاردن ئەگۆڕێن وڵی خۆی ئەم پایتەختی شەیدانە بێ لە هەموو شوێنێ باشتر بێ بەڵام وانە زۆری شەیدیش لە شەڕی داعشا لە چەمچەماڵ بەڵی سا خۆمانە هەمووی پێشمەرگێ و هەمووی خزمەت بە شارەکەکە ئەم هەموو شەیدە دراوە شایانیەوە نییە چەمچەماڵ خزمەتێکی زیاتر ئەوەیە زۆر لە ئێستا باشتر بێ وڵایەوە حکومەتە حکومەت ئەبێ ئاڕێ لە خەڵکە بداتەوە گەنجێکی چەمچەماڵ داواکاریتان چییە بۆ ئەوی بۆ شارەکەتان بکەی و پێویستێت وڵای داواکاریمانەوەی کەوا گوزارانی خەڵکە باشتر بکەن لە هەمووی ڕوویەکەوە لە چەمچەماڵەوە لەگەڵتانم پامی خەڵکی چەمچەماڵتان بۆ گوازمەوە ئەم کاتە لەبەروی خەڵک مەشغوڵە بێ بە کارەباوە بە ئاوە بە هەر شتێ بێوانە وابێ خەڵک مەشغوڵە بێتەوە ئاگیان لە دەسەڵات نامێنێ وەڵی من لە هەشتاهەشتەوە لەم شارەیەم هیچ ئیسفادەیەکم لە غاز و لە نەوتی ئەم شارەیان نەکردو تەنانەت بە کارەباکەیشەوە تایسە دیناری ئیسفادەم لەم خاکە نەکردو ئللا عارق ناوچەوان خۆم وڵی نازانم بڵم چی هەموو شتە لە وڵاتی ئێمە وایە ینی بەڕاستی هەر لە سامانی ژێرزەوی و سەرزەوی و توانە مرۆیەکەمان و هەمی بەهادەر چووە کەمیەکی کەم کارەبامان وەرگرتووە ڕەنگە لە شوێنەکان وەزعی کارەبامان باشتر بێ ئەنا هیچ سودمەندێکتر نەبووین بەداخەوە ینی کەڕبووینە و بەڵێنی هەڵبژاردن بە گوێمانە درراوە بەڵام هیچی جێبەجێ نەکراوە چەمچەماڵ شارێکە لەو شارانەی زۆربەی قوربانی لەم شارە درراوە ئەمە وای کردو تۆزێ بەزەیان پیامانە بێ ئەیجینا ئەگەر تو بیتە ئەو بارەی کە بڵێ وڵای خزمەت بەم شارە کراوە ئەم بابەتانی لێ دەرێنی نەخێر ئێمە گیانمان بە مردۆکانمانە وەڵی من لە هەشتاهەشتەوە لەم شارەیەم هیچ ئیسفادەیەکم لە غاز و لە نەوتی ئەم شارەیان نەکردو تەنانەت بە کارەباکەیشەوە باشە لە هەموو شوێنەکە و شوێنێک کە پرۆژەی با بڵێن کانزاکەی تایە پترۆ دۆلاری بۆ هەیە بۆچی چەمچەماڵ سوود لەو کانزا و مادە گازیانی کە لەژێر چەمچەماڵایە سوودی بۆ هاوڵاتیەکانی نەبوو بەڕێزم چەمچەماڵ بە حەقیقەت لەوەتی ئەم کاک ڕەمکات و من ناناسێ بڵێم من بەڕاستی کارەبای چەمچەماڵ حالێن لە هەموو شارێ باشترە لە شەو ڕۆژێکە 16 ساعات بۆ 14 ساعت 5 ساعت کارەبای نیشتیمانیمانەیە بەڵام هێشتان بۆ ئەم شارە کەمە ئەم شارە لە منەوە بیگرە هەتا هەزارەهای تر
گەر کوڕە شەید نەبێ برای شەیدە دایکیان فالە سەری داعشی شەیدێکی زۆر لە شەمشەماڵە بەعام لە چەمچەماڵە لە هەموو شارێ زۆرتر شەیدمان داوە بەڵام بە حەقیقەت ئەگەر حەقیش بڵێ لە حەقلانە دەی لەوەتی ئەم قایم قاماتەوە بەڕاستی کارەبا باشە بەڵام هیوادارم باشتریش بێ و ئاویش باش بێ ساڵەکانی پێشوا بینیمان گەنجانی چەمشەماڵ خۆپیشاندانیان کرد لە بە نەبوونی کارەبا و خزمەتگوزاری بۆچی هەتاوەکو خەڵک خۆپیشاندان نەکات چارەسەری کێشەی چەمشەماڵ ناکات بە حەقەت چەمچەماڵ نازانم خۆت خەڵکی ئەم شارەی یان نا چەمچەماڵ وابزانم لە من باشترە زانین چەمچەماڵ کۆمەڵێک خەڵکی هەژار و قوربەسەر و بۆ نمونە شوان و سەنگجاف و هەمەوەن و کۆمەڵە عەشرەتی تایە ئەم کۆمەڵە عەشرەتە هەر یەکێ و سەر بە حیزبێکەوە یان دوو عەشرەتی سەر بە حیزبێکی سەرەکیە بەڕاستی ئەگەر ئەوان بێدەنگ بن خەڵکی فەقیریش بە هەتایارە بێتە سەرجادە هیچی پێ ناکرێت بەڵام ئەبێ لەوانەوە دەست پێ بکەین ئەوان لە پێش هەموو شتێکەوە بوون بە حەقیقەت وەک پێتم وت ئێستا چەمچەماڵ لە ڕووی کارەباوە لە زۆر شار باشترە بەڵام هیوادارم باشتر بێ و باشتر بێ هەچێکیش بکەن حەقی چەمچەماڵ نادەن کێشەیەکی هەیە چەمچەماڵ لە ئێستاە کە پێویستێتی و بەپەلە بۆی جێبەجێ بکرێت لە ئێستا ئازاین کێشەیەکی هەیە یەکەم کێشەی ئەمنیمانەیە ئەمنی بەڵێ وەڵی لەم لا ئەبیستی فلان کەس کوژرا لەو لا ئەبیستی فلان کەسیان کوشت کێشەی ئەمنیمان زۆر زەعیفە دادگا نییە ئەم کەیسانەیە گلای بکاتەوە یەکێ بە سزای خۆی بگەێنێکە ئەم کارانەکە دادگا هەمان کات سەروەرە و هەیشە بەڵام لە ڕووی ئەشاعریەوە سوڵحێکی ئەشاعری بۆکەن 2 ساڵ ناخایەنێ ساڵێ ناخایەنێ 5 مانگ ناخایەنێ دووبارە بێتەوە ئەرەوە ئای خۆ لە من باشترە زانی لەم شارێک داواکاریتان چییە؟ چی زەرورە بۆتان بکەن؟ داواکاری من وەکو خۆم وەکو خەڵکێکی ئەم شارە وەڵی ئاو کارەبا زەرورە بۆ ئەم شارە یەکەم شت ئەمنی ئەمنی بپارێزرێ لەم شارەیە بە حەقەت ئەمنیەکەمان سەقەتە بڕێکی زۆر غازی سروشتی لەژێر خاکی چەمچەماڵایە با بڵێن کۆمەڵی کانزای تری تایە ئەم مادە سروشتیانە ئەم غازە کە لە چەمچەماڵایە سوودی بۆ خەڵکی شارەکەی خۆی هەبووە وەڵڵاهی ئەزای چۆنە بۆ خەڵکی ئاسایی نییە یعنی بۆ خۆیانە وەڵڵاهی ئەم دار و دەستەیەکە حکوومەت چیان بۆ خەڵک باشە بەڵام ئەو مادەیە ئینی خەڵکێکە ئینی تۆ و با بڵێن هەموو خەڵکی ئەم شارە چی ملێک تایسە دیناری سوادم لەم خاکە نەکردو ئللا ئارەق ناوچوان خۆم نێ هیچ سوودێکی بۆی تۆیکی هاوڵاتی نەبووە سەر ڕای ئەم شتەی خاکی تۆیە دیناری 1 دینارە تایسە ئەوە تەمەنم گەیەسەن ئەی چی لێتی ئەم مادە سروشتێ و داهاتووە ئەم شۆڕشەیەک لە دوایەکانە ئەگەر باست بۆ بکەم هەتاوە نابێت پێشمەرگە نەبوومە ئەم شۆڕشە ئێمە وەکو مناڵ بە خێوانمان کرد مناڵێکە لە دایک نابێت ئاوا بە خێومان کرد وەکو چۆن مناڵەکەت گەورە بێ بەیانی بە خێوتکە ئاها ئەم شۆڕشانەمان ئیلمانە کرد کە بە خێومان بەدەمی شۆڕشۆ بوون بەڵام سەرڕایەوەی سوودی نەبوو بەخوا با پێت بن جاروا بووە کە چێشمان لێ ناوە ئاوەکەش بۆ خۆمان نەماوە لەو دەشتە بە ئارەق ناوچوان خۆمان هەتا ئێوارە جوتم کردووە هەتا ئێوارە گێرم کردووە هەتا ئێوارە شەنم کردووە هەتا ئێوارە جوتم کردووە ئاهاتینەوە 2 3 4 میوان یعنی ئەوەنە پێمانشی خۆش بوو ئەوەنە پێشمەرگمان خۆش گەرەک بوو پێشمەگە وە کوڕ خۆمان وا بوو باشە ئێستا ئەو مەسئولانە کە کاتی خۆی وەکو تۆڵی هاتوونەتە ماڵ ئێوە و نمەکی ماڵ ئێوەیان کردووە ئێستا تا چەند توانیوانە هاوکاری تۆ بن وەڵای مەرحەبای چی نات هات ناتناسە ناوە باشە بووای لێ هات ئام کوردستان هەمووی لە دیان ئام نەکار من بەتەینە هەمووی وەک بن باشە بۆچی وای لێ هات ینی ئەو وەفاو بەڵێن و قسانی کە کاتی خۆیان کرد بۆ خەڵکی وەکوت نییە قیمەتی نییە ئەمانە یەک ناگرن کە یەک بگرن حکومەتی کوردی دروست دەبێ حکومەتی کوردی دروست بوو بەس خۆیان لە ناوێن یەکگردوو نەبوو ئێستا شەڕی داعش کە کۆتا شەڕ بوو تووشی میلەتە بوو شەهیدێکی زۆر لە چەمچەماڵە دراوە کۆمەڵی کوڕی گەنج و جوانی ئەم شارە تیا شەهید بووە بۆچی سەرڕای ئەم هەموو شەهیدەی چەمچەماڵ بەڵام لەگەڵەوەیشتا سوودمەند نیە لە خاکەکەی خۆشی لە سروشتەکەی خۆی خۆم ئێستا حالێ من خۆم شەهیدم نییە
پیاو حەق بڕوە ئێتی من لە حاڵەکاتی شەهید بەخوا نازانم چیان بۆ کراوە چیان بۆ نەکراوە بەس شەخسی خۆ من هیچم بۆ نەکراوە ئەوە ئەمرم تەواو نەبخ داواکاری چیە وەکو هاوڵاتێکی ئەم شارە چیت بۆ بکەن وەڵڵاهی هیچم بۆ ناکەم داواکاریی بڕی بۆ مەگە بڕ بیتە کۆی لەو تەواو دەرب مەسوولێک یا لە شۆلێکە پاسەوانەیە مەگە شتێکە بۆ بکە بخواوە بە من ناکەم ئابانە دین ئەوە خۆڵ وەڵڵاهی ئەڕۆم خۆڵەکەی خاکەکەی جێر پای خۆمە خۆم تەشەبوو بەوانە ناکەم ئەو مەسوولانەکەوە ئێمە وەکو کوڕ خۆمان سەیرمانە کرد و پێشمەرگا وەک بەلای خۆمان سەیرمانە کرد پێشمەرگا ئێستاش وەک بەلای خۆمان سەیرکە پێشمە دەسەڵاتی نیە تێگەیشتی بەسە بەرپرسەکانت بەرپرسەکانە تابان ئەمە بەرپرسەکان ئەم کێشە دوور دەکەن ئەم چەمچەماڵە بەش حکوومەتێک دەهاتی هەیە لەجێر ئەم عەرزە لێرەوە بڕوات هەتا کۆڕومەر هەتا سەنگاو من شارەزام کون و کەلەوەری هەمووی نەوتە من عەرز هەمووی نەوتە سوودی نەبوو بۆ هاوڵات مەتی نییە کە تو پێت ئەڵێم یەکسان نییە وەکو تو باوکێبی و کوڕەکانی چوار پێت کوڕبێ وەک یەک سەیریکە ئەی کێشی تۆزێ خراپێت هەر بێ وەک یەک سەیریکە ئەوە نییە لە چەمچەماڵە ئەو داهات و کانزا و مادەکانزایانی لە چەمچەماڵە هەیە تا چەندێک شارەکە سوودمەند بۆ لێ وڵی سەبارەت بم داهاتانی کرد لە سووری چەمچەماڵە هەیە وە ناکەم خەڵکی بە شێوەیەک لە شێوەکان تایە سوودمەند بوو بێ هەرە بینین داهاتەوە تا بۆ نمونە لای ئاوەتەقیوەکە خۆتان ڕەن پێ معلوماتان هەبێت لەسەری بیرێکی غازە بۆ چەند مانگێکە چێت بە بەلاش هەڕوا دەسووتێت ینی نازانم نە سامانە سروشتەکەن کەس خۆی لێ ناگا بە ساحیبی بە بەلاژ ڕوا بۆ هەوایە و بۆ تەمای ئەوەی کە ژنگی شارەکە پیسکاو بۆچی سوود لەو هەموو کانزا و مادە سروشتیانە وەرناگیرێت ینی شوێنی تر هەیە هەندێک وڵاتەیەگەم شتە سروشتیانی تیاابێ ئەیکاتە پرۆژەی گەورە گەورە سوودی بۆ شوێنەکەشە بێ بۆ حکوومەتەکەش بۆچی لێرە سوودی لێ وەرناگرێ و هاوڵاتیەکانیشی سوودمەند من لەو پرۆژە گەورەکان وڵی نازان بڵم چی هەموو شتە لە وڵاتەی مەوە ینی بەڕاستی هەر لە سامانی ژێرزەوی و سەرزەوی و توانە مرۆیەکەمان و هەمووی بەهادەر چووە هەنی هەمووی چۆن ئینگلیزە لە جەسیم هەمان شتە ئەو چرای وایە کە ڕووناکی بۆ ژێرخۆی نییە بەزەبت باشە وەکو هاوڵاتی شارەکە داواکاریتان چییە چی زەرورە لە ئێستا بۆ چەمچەماڵ وڵی زۆر شتی پێویستە ئەم شارە بۆ نمونە ئێمە لە خۆم لە گەڕەچێکە ژیم وا تقریبن بۆ 15 ساڵێکە چێ هەر بەتەمای شۆستە و خیرمان بۆ بکرێ هەر ئەڵێن ئەم جارە ناجارێکیکە و ئەومان باش نییە بۆ نمونە پرۆژەیەکە بوو چەند ساڵێک لەمەوە پێش کە علاجی ئاوی چەمچەماڵ و شۆڕش و تەشیە کرد لە گۆرتەپەوە هێڵە ڕاپێشتێ تا ئێستا چاوەڕێن ویسمان نەبینی و هەڵبژارنەکان وعدیان نەداوم کێشانە چارەسەر وعد دراوە هەموو هەڵبژارنی معلومات خۆتانە وعد زۆرە بەڵام مهم جێبەجێکردنێتی وا وعدانی کادرێ بڕۆ ناکەم لە سەدا دەشی جێبەجێکرێت لە چەمچەماڵە و لەگەڵتانم پامی خەڵکی چەمچەماڵتان بۆ گوازمەوە ئەم کاتە لەبەروی خەڵک مەشغوڵە بێ بە کارەباوە بە ئاوە بە هەر شتێ بێوانە وابێ خەڵک مەشغوڵە بێتەوە ئاگیان لە دەسەڵات نامێت وەڵایی من لە هەشتاهەشتەوە لەم شارەیەم هیچ ئیسفادەیەکم لە غاز و لە نەوتی ئەم شارەیان نەکردو تەنانەت بە کارەباکەیشەوە تایسە دیناری سوادم لەم خاکە نەکردو ئللا عرق ناوچوان خۆم وڵی نازان بڵم چی هەموو شتە لە وڵاتەی مەوە ینی بەڕاستی هەر لە سامانی ژێرزەوی و سەرزەوی و توانە مرۆیەکەمان و هەمووی بەهادەر چووە کەمیەکی کەم کارەبامان وەرگرتووە ڕەنگە لە شوێنەکان وەزعی کارەبامان باشتر بێ ئەنا هیچ سوودمەندێکتر نەبووین بەداخەوە ینی کەڕبووینە و بەڵێنی هەڵبژاردن بە گوێمانە درراوە بەڵام هیچی جێبەجێ نەکراوە چەمچەماڵ شارێکە لەو شارانەی زۆربەی قوربانی لەم شارە درراوە ئەمە وای کردو تۆزێ بەزەیان پیامانە بێ ئەجینا ئەگەر تو بیتە ئەو بارەی کە بڵێ وڵای خزمەت بەم شارە کراوە ئەم بابەتانی لێ دەرێنی نەخێر ئێمە گیانمان بە مردۆکانمانە ئەو سامانە سروشتەی لە چەمچەماڵە هەیە تا چەندێک سوودی هەبوو بۆ هاوڵاتی و بۆ شاری چەمچەماڵ بەگشتی ئەو سامانە سروشتەی لە کوردستان هەیە سوودی نەبوو بۆ کوردستان نەگەوانی لە چەمچەماڵە بەڵام ئێستا غازێکی سروشتی لەژێر چەمچەماڵایە و لێرەوە دەرەهێنرێت هەمیشە و شوێنێکی کە خاوەنی مادەی سروشتیە وەکو بۆ نمونە نەوت
پترۆ دۆلار بۆ شوێنە هەیە باشە لە هەموو 100 دۆلارێکە گەڕێتەوە بۆ شوێنەکە چەمچەماڵ تا چەند سوودی لەو کانزایانی ژێرخۆی بینیوە لە ڕاستیان من زانیاریم نییە چەمچەماڵ سوودی لەو داهاتی وای هەبێ و سوودیشی لەو داهاتە بینی بێ بەڵام یەک ئێمە تەنها لەو کارەبایی کە لە مانتسنوورەکە هەیە چەمچەماڵ کەمیەکی کەم کارەبامان وەرگرتووە ڕەنگە لە شوێنەکان وەزعی کارەبامان باشتر بێ ئەنا هیچ سودمەندێکتر نەبووینە ناوچەکە کارەبایە پێم وایە دوای خۆپیشاندان و کۆمەڵێک کێشەش زیاد کرا بۆ چەمچەماڵ کە کۆمەڵە گەنج چوونە سەر جادە و جادەیان گرت و مشی لە دروست بوو هەتاوەکو خۆپیشاندان نەکری کێشەکان چارەسەر ناکە بەداخەوە دیارەوە حکوومەتی ئێمە وا ڕاهاتوو لەگەڵەوەی هەتاکو خەڵک داواکاریەکانی نەکاتانێتە سەر جادە وەک پێویست نایە خزمەت خازانجی حکوومەت خۆی نییە بەبێ مشکیلە کێشەکان چارەسەر بکە بۆ ئەوی جادە نەگیرێت تەنکەرە نەوتەکان وەکو ئەڵێن نەگیرێت تەخە نەکرێت کەس بریندار نەبێت پێشەوە حکوومەت خۆی چارەسەری کێشەکە بکات باشتر نییە بۆ خۆشی بۆ خەڵکەکەش بەتەچیت باشترە بەتەچیت حکوومەت ئەبێ خۆی ئەو ئەوای کە پێویستیەوەی خزمەتگوزاری خەڵکە ئەبێ خۆی دابینی بکە بەڵام دیارە بۆ ئەم حکوومەتەش ناتوانم من بڵێم مەسوولینێکم نییە ئەوە بتوانم بڵێم بۆچی نایکەوە ببڕی لە خۆیان لە حکوومەت پرسی بەڵام ئێمە وەک هاوڵاتیەک وەک چالاکوانێکی سیاسی وەک چالاکوانێکی مەدەنی منەوەی بینیم لەم شارە نەخێر هیچوان نەکراوە شانازی بێ بڵێن ئەوەی کە حکوومەت چەمچەماڵ ئێستا بە دەرەجەکەم ئێمە کێشەی ئاومانەیە کێشەی ئەمنیمانەیە بەڕاستی بەڵێ کێشەی ئەمن و کێشەی ئاو دوو کێشەی مزمێنن زۆر ماوەیەکی زۆرە ئەم شارە بەدەستەوە ناڵێنە داوا ئێمە بەناممان لەسەر کێشەی ئاو کرد بەڵام کێشەی ئەمنیەکە چۆنە ینی بۆ ناتوان کێشەی ئەمنی چەمچەماڵ چارەسەر ئەوە زیاتر لە هۆیەکێ بەڕاستی کێشەی ئەمنی ئەوەی ئەم منتخێ ژمارێکی زۆر هێزی پێشمەرگە و چەکدارێکی زۆر لێرە هەیە تەماسمان تا جاران بەڕژێم و ئێستا بە کەرکک و بەو چەکدار و بانێوەچ ئەوەیە ژمارە ئەو چەکدارە زۆر لەم سونەرە وای کردووە کە خەڵک چەکدارە لە ماڵەوە چەکی پێەیە لە بچووکترین کێشە کۆمەڵاتەکانێ بەکاری دێنێ هینی عشاری لە منتخێ زۆرە بۆی ئێمە خەڵکی چەمچەماڵ بەڕاستی ئەو کێشەی بە کێشەی گەورە زانین وارەش چەک خۆتزانی قەدەغەیە قەت هەڵمەتێکی با بڵین گرتنی ئەو چەکانە نەکراوە چەک لەو هاوڵاتیانە وەربگیری یان بۆچی ناکرێت ناتوان ینی ئاسان نییە بەڕاستیش بڵێن ئێستا ئەوکو پلاچکارە بە ئۆفۆنێک بکوژێتەوە یا ئیتر بتوانین ئەو زاردەیە من بڕکەین ئەوش لەبەر ئەوەی بەڕاستی وەکوتم چەکدارێکی زۆر هەیە لەم سنوورەکە هیچ کارگە و معمەل و هیچ شوێنێکی ئەوانە نییە بۆیە زۆربەی زۆری خەڵکیم سنوور چەکدار لە هەموو شوێنێک ئەو شوێنانەی یان با بڵێنە و شارانەی کە خاوەنی کانزا و مادەی سروشتین سوودمەندی یەکەم ئەو خەڵکی ئەو شوێنەی یان ئەو شارە یان ئەو شارۆچکەیە کە مادە سروشتەکە لە ژێر خاکایەتی بەڵام وەکو هاوڵاتانی چەمچەماڵە لێن ئێمە نەک سوودمان لێن نەبینیەوە بەڵکو هەندێک جاریش زیانی بەر شوێنەکە خستووە لەبەرەوەی بۆتە کێشە و ململانەیە لە نێوان دوو شوێنە یان دوو کەسدا یان با بڵێن دوو لایەندا بۆیە چەمچەماڵ وەکو پێویست سوودی لێ نەبینیەوە فەرامۆشش کراوە ئێمە هاوڵاتی ترە دوێنیم بزانین لەسەر ئەم بابەتە چیمان پێڵێن نەوەش دەگەڵمان ئەو مادە کانزایی و غازانی لە چەمچەماڵە هەیە تا چەندێک سوودی بۆ چەمچەماڵ وەکو خۆی هەبووە وەکو ئەڵێن پترۆ دۆلار هەمیشە لە هەموو شوێنێک بۆ شوێنە بووە کە خاوەنی مادە کانزاکەیەتی لێرە تا چەند سوودی بۆ چەمچەماڵە بوو ئەوەی ئێمە ئاگادارین تا ئێستا ئیسفادەیەکی واری نەکراوە بەداخەوە ئەو ماوەی پێشوو ئیدارەی گەرمیان هەستەکەین غەدرێکی لەم مەتیقەیە کردووە لەبەر ئێمە خۆمان لە داری ڕێگابان داوامەکەین ئەو نی ئاگادارین پرۆژەکان زیاتر بۆ مەتیقەی گەرمیانە نەک بۆ مەتیقەی ئێمە بۆچی چەمچەماڵ فەرامۆش دەکرێت بەداخەوە دەسەڵاتدارانی ئەم شارە هەم لە قایمقامێت وەحدەی داری هەم لە لایەنی حیزبیشەوە گژگۆ خراوە ئیتر نازانین سەبەکەی چیایە بوونی کوت لە بازی حیزبەکانەوەیە یا شتێکی ترەی ماگەری ئەو شوێنانەی کە خاوەنی مادی سروشتی هەمیشە سوودمەندی یەکەم شوێنەکە خۆیەتی ئێرە تا چەند سوودمەند بوو ئیسفادە کراوە ناڵێن بڵێن لە سەد هیچ شتێک ئیسفادی نەکراوە بەڵام بەو شکڵە نییە ئێستا بۆ ناگەر تۆ سەری مەتقەی کۆرمۆرەکەی بۆ نمونە لەلایەنی بەڕێوەبردنەکەیەوە کەمتر خەڵکی مەتقێتوان ئیسفادە لەو کۆرمۆر بکەن سەرەکەیتین کێشەی ئاوە چەند ساڵێکە هەر چارەسەرەکەین بەڵام بەداخەوە هەرکوی کە لە کانزا و مادە کانزاکانی ژێر چەمچەماڵ هەیە کە دەوڵەمەندە بەم شتە چەمچەماڵ تا ئێستا بۆ نتوانراوە کێشەی ئاو کە چەند بۆریەکە چارەسەری بکەن و تر هاوڵاتی بەحەسێتەوە وەکەوتێ چەمچەماڵ بەناوبانگە بە کێشەی ئاو بزە بەدوایە بەڕاستی چەند ساڵە پێشسە بوو
ئەو پرۆژەی ئاوی گۆفتە پە چەمسەماڵ کە بە حساب بچێتە بواری جێبەجێنەکەەوە بەداخەوەیش بە بۆنەی ململانەی حیزبی و کۆمپانی حیزبەکانی سەرنجسادەیەکی زیاتر بکەن جێبەجێ نەکران. ئەو کێشە حیزبیانەیە وای کردوم کێشانە هەتا ئێستش بەردەوام بێت. من وا هەستەکەم ئیتر احتیمالیە سەبەبی تریشە بێت. لە هەڵبژاردن وعد نەدراوام کێشانە چارەسەرکەن بە وڵات. بەداخەوە ینی کەڕبووینەوە نە بەڵێنی هەڵبژاردن بە گوێمانە درراوە بەڵام هیچی جێبەجێ نەکراوە. ئەو ئەندام پەرلەمانانەیان با بڵێنەوە ئەندامی ئەنجومەنی پارێزگانەی کە لە چەمشەماڵەوە دەرچوون ئێستا لە پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگان ناتوانەوە هیچ بۆ چەمشەماڵ بکەنم کێشانیان بۆ چارەسەر. چەند ڕۆژێک پێش هەڵبژاردنیا بڵێن بە ماوەی پێش هەڵبژاردن دێنە ناو خەڵکەوە ئیتر دوایەوەش نایبینیتەوە. لە چەمشەماڵەوە لەگەڵتانم پامی خەڵکی چەمشەماڵتان بۆ گوازمەوە. ئەم کاتە لەبەروی خەڵک مەشغوڵە بێ بە کارەباوە بە ئاوە بە هەر شتێ بێوانە وابێ خەڵک مەشغوڵە بێتەوە ئاگیان لە دەسەڵات نامێت. وەڵایی من لە هەشتا لەم شارەیەم هیچ ئیسفادەیەکم لە غاز و لە نەوتی ئەم شارەیان نەکردو تەنانەت بە کارەباکەیشەوە. تایسە دیناری ئیسفادەم لەم خاکە نەکردو ئیلا ئارەق ناوچەوان خۆم. وڵی نازانم بڵم چی هەموو شتە لە وڵاتەی مەوە ینی بەڕاستی هەر لە سامانی ژێرزەوی و سەرزەوی و توانم ڕوویەکەمان و هەمی بەهادەر چووە. کەمیەکی کەم کارەبامان وەرگرتووە ڕەنگە لە شوێنەکان وەزعی کارەبامان باشتر بێ ئەنا هیچ سودمەندێکتر نەبووین. بەداخەوە ینی کەڕبووینەوە نە بەڵێنی هەڵبژاردن بە گوێمانە درراوە بەڵام هیچی جێبەجێ نەکراوە. چەمچەماڵ شارێکە لەو شارانەی زۆربەی قوربانی لەم شارە درراوە. ئەمە وای کردو تۆزێ بەزەیان پیامانە بێ ئەجینا ئەگەر تو بیتە ئەو بارەی کە بڵێ وڵای خزمەت بەم شارە کراوە ئەم بابەتانی لێ دەرێنی نەخێر. ئێمە گیانمان بە مردۆکانمانە. ئەو مادە کانزانی لە چەمشەماڵە هەبووە بەڕای تۆ تا چەند سوودی بۆ چەمشەماڵ هەبوو؟ وەڵا سوودێکی کەمی هەبووە پێشتر هیچ شتێکی بۆ ناکرا بەڵام چەند ساڵێکە سندوقێکدان ڕاوە بۆ چەمشەماڵەوەنی من ئاگادار بم. لەو مادە کانزایانی کە لە چەمشەماڵ دەرێنێت بەڵێ پترۆدۆلارێکی هەیە وەکو پێڵم پترۆدۆلار پرۆژەی کارەبایان تاخوازانم سیانزە گوندە پرۆژەی کارەبایی بۆ کراوە لە تقریبان لە پارەوە دەست پێ کراوە. بۆ ناو خودی چەمچەماڵ تا چەند سوودی وەڵا چەمچەماڵەوە الحەمدوللا وەکو تۆڵەی تا ڕادەیەک شتێکیان بۆ کراوە بەس بۆ خودی چەمچەماڵ وەکو هاوڵاتی چەمچەماڵ وەکو گەنجێکی چەمچەماڵ تا چەند سوودی هەیە بۆ پرۆژەکانی نەمبیستەوە هیچ پرۆژەیە چەند پرۆژەیە کرا ئەوەی ئەنفالەکانە چلوەشتەکانی پێ ئەڵێن لە حساب دۆلار بڵێ ئەنجومی وەزیران بەڵام بەهۆی قەیرانی دارایی ئەوی ڕۆستاوە و تاو نەکراوە. ئەو هەموو شەهیدەی لە چەمچەماڵە هەیە شەهیدێکی زۆر هەیە چەمچەماڵ داوێتی بۆ با بڵێن هەموو شۆڕشەکان کۆتا شەڕیشەمە شەڕی داعش بوو شەهیدێکی زۆر دراوە. بۆچی سەرڕای ئەو هەموو شەهیدە سەرڕای هەموو قوربانیە بەڵام چەمچەماڵ وەکو پێویست خزمەتی نەکراوە؟ وەڵاهی ناسانم. هۆکار چێ پێ دوای کێ بەرپرسەلە؟ وڵی هۆکار خۆ ماوە کە هەرچی ئەڵێ هەرڵەن قەیرانی دارایی بەهۆی قەیرانی دارایی و ناتوان هیچ بکەین بەڵامی تر بۆ هەنێشتنیش قەیرانی دارایی تەسیر ناکات لە هەولێر زۆر ئیشاکرێ زۆر پرۆژە کرا بەڵام لە سنوورێ ئێمە کەمترە. باشە بۆچی قەیرانی دارایی بۆ هەولێر وەکو تۆڵێ بۆ هەولێر زۆر نییە بەڵام بۆ شارۆچکەیەکی وەکو چەمچەماڵ کە ئەگەر وازی لێ بێن ڕەنگە خۆی بە باشتر بژێنێ بەو داهاتەی کە هەیە. خەتاکە بە حکومەتە بۆ نوەکە ساڵانە بزۆر تەخسیسەکرا بۆ قەزایەکی سنووری پارتی هەیە 200 میلیۆن بۆ شارەوانی دانراوە ساڵێک بۆ مانگێک 200 میلیۆن بۆ چەمچەماڵ 4 میلیۆن دانراوە مانگانە بۆ شارەوانێکی جیاوازێک گەورەیە بۆ جیاوازێک گەورەیەترەوە حکومەت خۆی زانێ بۆ نازانم ینی ئەم دەسەڵاتدارانەی ئێرە کە لە حکومەتان نابێ بپرسن بۆ ئەو مادە کانزایانی لە چەمچەماڵە هەیە بەڕای تۆ تا چەندێک سوودی بۆ ناو چەمچەماڵ و خەڵکی چەمچەماڵ هەبوو؟ وەڵڵاهی سوودی نەبووە لە زەرەر زیاتر حاڵی کارەبامان جادەبانمان تەواو نییە خزمەت گوزاری وەک پێویست نییە لە چەمچەماڵ. لە هەموو شوێنێک پترۆدۆلار هەیەواتە و شوێنە کە مادەکەی تایە خاکەکەی ئەو مادە سروشتەی تایە و کانزایەتە حسابێکی تایبەتی هەیە هەندێک سوود لەو مادانەی ئەوێ بینە جیاواز لە شوێنەکانی تر بەڵام چەمچەماڵ ئەو هەموو غازەی لە ناو ژێر سەویەکایەتی بۆ سوودی نەبوو بۆ خودی خەڵکەکەی خۆی. وەڵڵاهی تر خۆ ئەو پرسیارە هەموو کەس وەڵامەکەی زانێت چۆن چۆنی وە نییە
ئەم فرەحیزبیە و ئەم 26 ساڵە کێی باتە ڕێوە توانین بڵێن دوو لایەنەی باتە ڕێوە یان سێ لایەنەی باتە ڕێوە ئەم سێ لایەنە 26 ساڵ یعنی هەر زەمانەکەی زووە لوغەکە گۆڕاوە ئەوسا عەرەبی بێ ئێستا کوردی هیچ لە مەسەلە نەگۆڕاوە هیچ بەڕای من هیچ نەگۆڕاوە بەڕای تۆ ئەگەر چەمچەماڵ وازی لێ بێنرێت ناتوانێت بەو داهاتی خۆی ئەگەر واز لەو داهاتە بێن خۆی بژێنێت ئەو گاز چەمچەماڵ بژێنێت بە داهاتی خۆی توانێت چوار چەمچەماڵ بژێنێت اینجا ئەو وازی لێنانی ئەوە بێ خەڵکی وشیاری تر لەمە دو خەڵک تەحملی نەماوە ئێمە تەحملمان کرد ئێمەمانە بەڵام ئەو گەنجەی کە ئێستا دێتە بەرهەم ڕەنگە ئەو تەحملی ئێمەی نەبێت ئەو بابێت چێتە سەرجادا ئەم لا ئەولا بکەن خۆپشاندانی ڕێکوپێک بکەن نەک بەردە باران و جنێدان بە برایانی پۆلیسیان ئاسایش ئەوان ژەر کەسی ئێمەن وەنییە دەنگدان کاتی کە دەنگدان دێ بڕۆ لە جۆری بزانێت کێ بۆت باشە دەنگ بدەرە ئەو کەسە ئەو کۆزانی پێشتر خۆپشاندان کرا لە چەمچەماڵ بۆ چارەسەری کێشەی کارەبا دوای هەندێک چارەسەریش بوو تا ڕادێک بەڵام بۆچی هەتاوەکو ئەم خۆپشاندانان نەکرێت کێشەکانی چەمچەماڵ چارەسەر ناکرێت خۆی مۆزوع خۆپشاندانەکان نییە کاتێکە یەکی لێرە ئەبێ مەسوولی ئیداری ئەم شارەیە سێرەگەی کەسێک ئەگۆڕێ بۆ کەسەکەی تر یەکێکیان جادەوبان تۆزە ڕێکە خات ئەو ئیتریان دێت تۆزە کارەباکە پێشە خات هەمویان وەگە یەکوان هەمویان کەسی چاکن هیچیان خراوەسی خۆیەتی چی بێ باش ئەوەز نییە چەمچەماڵ شارێکە لەو شارانەی زۆربەی قوربانی لەم شارە دراوە لە ئەنفال لە شەهید لە دیلی داعش پێشمەرگەیەکی زۆرمان هەیە ئەمە وای کردو تۆزێ بەزەیان پیامانە بێ ئەجینا ئەگەر تۆ بیتە ئەو بارەی کە بڵێ وڵای خزمەت بەم شارە کراوە ئەم بابەتانی لێ دەرێنی نەخێر ئێمە گیانمان بە مردۆکانمانە زین و گیانی بە مردووە خاطری مردوەکان ئەم تۆزە خزمەتش ئەوەیە ئێستا خۆ ئێمە چین لێرە دەبا ئەو شەیدانەمان نەبووایە بەڕای تۆ ئەبێ چ شتێک زەرورە لە ئێستا بۆ چەمچەماڵ بکرێ و ئەبێ بە زووترین کات بکرێت چ پرۆژێکی پێویستە وەڵا پرۆژەکان زۆر ناتوانین بیژمێرین بڵێن 1 2 3 4 ئێمە خەسخانەیەکی گەورەمان هەیە هەرچی ئەچێتە ناوێ و پەشیمانە بێتەوە ئەچی بۆ ولادە بە هەمان شێ و خزمەت گوزارەکان وەک پێویست نییە ئەزیزم وەک پێویست نییە بە هیچ هەر یەکە بە ئارەزووی خۆی دێت و ئەڕوا لە بازاڕەکەی دوکانێک دانێ ئیتر ئایا سەیدەلانی بە ئایا مختبەر بێ لێپرسینەوە لەم شارەیە لە هەنێش بابەت نەکانە واتان پێ نەدراوە بۆتان بکرێت ئەم شتانتان بۆ کامل بکرێت وڵی تر خۆ هەر ئەوترێ بەڵام چی کراوە من بە تۆڵێ چی کراوە هیچ نەکراوە چی کراوە ئەو کەسانی کە چەمچەماڵە با بڵین ئەندام پەرلەمانن ئەندامی ئەنجومەنی پارێزگان ناتوانین ئەم کێشانەی ئەوە بگەینە شوێنی مەبەست لایانی پەیوەندیدار یان چارەسەری کێشەکەتان بۆ بکەن سوودی نییە وەک ئەو تەکسیە وایە نەفەرەکە کە سەرەکەی لەگەڵ سایقی کوێی مەبەست بێ سوکان بۆ وێ سوڕێنێت با منە تا بەیانی پێی بڵم کاکە ئەم دیو بگرە تاسەی زۆر نەخێر سوودی نییە ئەو کەوتۆتە ناو جێژاوێکەوە نەکبەتی وای چی بکە با منەدا بەیانی دەنگی پێ بدەم سوودی نییە ئەوە قاعی پەرلەمانە ئەیبینین چۆنی هەڕاتە ڕێ حیزبێکەی باتە ڕێ بە ئارەزووی خۆی دەرگا لە پەرلەمان داخە وەرەوە بڕۆرەوە هیچ ئەوە نییە تۆ ئەمە بەس قسەی ئاڵین وڵات دیموکراسی نەکە دیموکراسی بۆ من و تۆ نییە بۆ ئەوان هەیە بۆ حیزبەکان هەیە دێم منەگرێت لە ماڵەکەی خۆمە دەرمەکارێمە تیرۆرستە بۆ لەبەرەوەی من ڕاستی ئەڵێم حەقەکاڵێم ڕوومانەی هەڵەداتە ماڵەکەم وەڵێمە تیرۆرستە تەقە لە ماڵەکەتەکە بە هەمان شێو کێ لێتە پرسێتەوە ئاسایش دێڵێ شکلێکی وەربرام شکم لە کەس نییە نە دوژمنددارم نە ناحەزم هەیە هەموو کەس خۆشمێ هەموو کەسم خۆشەوێت کێ ئەم دەورەی والێ کردووە ئاوا بسوڕێتەوە غێر حیزبە من و تۆ نین من و تۆ چیمان بەدەسە مایکەکەت بەدەستەوەی داوای ڕاستی لە منەگەر ڕاستەکەت پێڵێم ئەو ئیترە بە هەمان شێ مامۆستای نەک بە تاوانی شێت تۆ موچەی مەسەلە نادەیتێ وەکو هاوڵاتیان ئەڵێن ئەو مادە کانزایانی کە لە ژێر چەمچەماڵە هەیە لە زۆر شوێندانیە واتە دەگمەنە بەڵام بەداخەوە وەکو پێویست نەیانتوانێت سوود بۆ چەمچەماڵ بگەێنن ئەویش هۆکارەکەی ئەوەیە حکوومەت نەیتوانێت ئەم پرۆژانە بخاتە خزمەتی خەڵکی چەمچەماڵەوە کێشیان هەیە لە جادە و خیر و کێشەی ئاویان بە بەردەوامی هەیە تا ڕادەی کێشەی کارەبایان هەیە هەرچەندە کێشە کارەباکەیش لە چەمچەماڵە بە بەراورد بە شوێنەکانی تر کێشەی کارەبا کەمترە بەڵام بە مۆلیدەیشەوە تا ڕادەیەک 16 تا 17 کاتژمێر کارەبا هەیە کە باشترین شوێنە لە چاو شوێنەکانی تر بە هیوای ئەوەی خەڵکی چەمچەماڵ و حکوومەتیش بتوانێت
سوودی ئەو پرۆژانە بخاتە خزمەتی چەمچەماڵ و خەڵکی چەمچەماڵەوە و بیکاتە دەرفەتێکیش بۆی هەلی کار بۆ گەنجەکانی ئێرە دابین بکە. پەیامی خەڵکی چەمچەماڵمان بۆ گواستنەوە تا بەرنامەیەکی سێر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.